ئێمە ماوەیەکی زۆرە کۆبوونەمان کردووە و دیدارمان کردووە لەگەڵ ئەو لیژنەیە کە مخەوە بە ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە و کۆی پارێزگای هەڵەبجە کە کارا بکرێت و ئەنجومەنەکەی بۆ پێک بهێنرێت. دیارە هەوڵەکان تا ئێستا بێئەنجام بوون و ئەو لیژنەیە بە کەمتەرخەمە زانین لەبارەی پارێزگابوونی هەڵەبجەوە. ئێمە گەیشتوینەوە کە بچینە بەشی یاسایی پەرلەمان و داوا بکەین کە یاسای ژمارەیەک ئەنجومەنی پارێزگا و دروستبوونی پارێزگایتیا تەخویل کراوە و پەرلەمان ئیقراری کردووە لە ساڵی 2015 کەەوە ئەکتیڤ بکرێت. لە حاڵەتێک ئەگەر نەتیجەی نەبێ ئێمە ئامادەین لە دادگا شکاتی ئەو لیژنەیە بکەین بۆ ئەوەی وەکو مەسئولیەتێکی ئەخلاقی بەرامبەر خەڵکی هەڵەبجە کە ئەو پاداشتەی بە هەڵەبجە درا لە بری خوێن و قوربانی خەڵکی هەڵەبجە بە فیڕۆ نەچێ و ئێمە وەکو مەسئولیەتێکی ئەخلاقی ئەو ئیشەکەین هەتاوەکو بتوانین ئەو یاسایە تەفعیل بکەین. ئەگەر بە پێچەوانەوە پرسیار لە حکوومەتەکەم لە پەرلەمانەکەم ئەگەر بە پێچەوانەوە هەڵەبجە ئەنجومەنی بۆ پێک نەهێنرێەوە پارێزگاکەی ئەکتیڤ نەکرێ ئایا لە ئینتیخاباتی داهەڵچووە هەڵەبجە چییە؟ پارێزگایە، قەزایە یا بۆ بە ناحیە لە بۆ شایایە. ئێستا لە بۆ شاهی یاسایە لە ڕاستیە نە پارێزگایەکی تەواوە و نە قەزایەکی تەواویشە.